سڵاتان لێبێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتانین ئەمجارش کۆمەڵێک بڕگەبابەتی جیاوازمان ئامادە کردووە تا کۆتایی لەگەڵمان. وەستافروتی پاسکیلچی ناوێکی دیار و ناسراوی شاری کەرکووکە و کەم کەس هەیە بەهۆی پیشەکە وێنەی ناسێت. پاسکیلیشی بۆ گەورە و بچووکی و شارە چاک کردوتەوە. لە ناوچەی کانی وەنەوشە کێڵگەیەکی گەورەی بەخێوکردنی ئالەشیش کراوەتەوە و ساڵانە بڕێکی زۆر دەخاتە بازاڕەکانی کوردستانەوە. گەنجێک ماوەی 9 ساڵە بەتوانا و شارەزایی لە بواری مەلەکردندا ژیانی ئەو کەسانی ڕزگار کردووە کە ژیانیان دەکەوێتە بەرمەترسی خنکان. بەنداوی سەرچاوە لە سنووری قەزای ڕانیا بەهۆی سروشتە جوانەکەی و ئاوە سازگارەکەیەوە بۆتە شوێنی هاتنی گەشتیاران بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و مەلەکردن. گەنجێک بە پێی توانایی خۆی و لێهاتوویەوە ماوەی 9 ساڵە لە بواری مەلەکردندا ئەو خەڵکانە لە مردن ڕزگار دەکات کە بەهۆی مەلەکردنەوە ژیانیان نەکەوێتە مەترسیەوە. وەکو خۆشی دەڵێت تا ئێستا 60 کەسی لە مردن ڕزگار کردووە. هەروەها مەلەکردنیش فێری و گەشتیارانە دەکات کە ڕوو لە بەنداوەکە دەکەن. من ئیسماعیل سەدیق ئیسماعیل دانیشتووی شارۆچکەی سەرچاوەم کە ماوەی 11 ساڵ لەسەر بەنداوە کار دەکەم کە ڕۆژانە ئیشی من بەهاناوە چوونی ئەو کەسانەیە کە دەکەونە حاڵەتی ئەوەیەوە کە نزیک لە خنکان دەبن کە فریای ئەوانە دەکەوم. هەروەها ڕۆژانە قەرەباڵغێکی زۆر لەسەر ئێرە هەیە کە بەتایبەت ڕۆژی جمعان ئەوە ئێمەش توانیمانە بە پێی توانە یعنی چاودێرێکی زۆر باشی ئێرە بکەین. ئەو کاتێک کە من دامەزرام لێرە بە ڕسمی دامەزرام کەسێک لێرە خنکا بەداخەوە کە لە دوای ئەوە منیان وەکو دەستنیشان کرد وەکو مەلەوان بە حکمیەوەی مەلەم دەزانی پێشتر. لە دوای ئەو کاتیشەوە بە تەحدیدی لەبەرم نییە بەڵام پێم وایە بە 6 کەسی تر خنکاوە بەداخەوە بەڵام خەڵکێکی زۆریش نزیکی بۆ لە سەر و 6 کەسمان ڕزگار کردووە. ئەوانەی کە نزیک دەبنەوە لە مەرگ زیاتر ئەوانە نەبڵێ کەمەلە بە باشی نازانن. ئەوەش بە مەودایەکی کەم دەزانن ئەو منتیقە کە دەڕۆن دەیانەوێت بپەڕنەوە بۆ بەر لە توانایاندا نامێنێ یان هاوارمان بۆ دەکەن جا چ بۆ خۆیان بوو یاخود خەڵک بوو ئاگادارمان دەکەنەوە ئێمەش بە زووترین کات دەگەینە سەریان و ڕزگاریان دەکەین. ئەوانەی کە ئێمە تا ئێستا هێناومانەتە دەرێ زیاتر لە تەمەنی 15 بۆ 25 ساڵی دابوونە زیاتر ئەو تەمەنە بووە. نەفرێک کە مشاوەش دەبێت ئێمە بۆی دەچین سەرەتا لە نابێ ڕوو بەڕوو بۆی بچین. ئەمە غەڵەتترین شتە کە هەر کەسێک ڕوو بەڕوو بۆی بچێ ئەگەر هەتا ینی نزیکترین کەسشت بێ نابێ ڕوبەڕوو بۆی بچێت چکەوە ژیانی توش دەخاتە مەترسیەوە. ئێمە هەر جارێک کە بۆ نەفرێک چوینە هەوڵمانداوە لە دواوە بۆی بچین دەستی دەگرین دواتر چەناگەی دەگرین و دەیخێنە سەر ئەو تەنیشتامانەوە بە دەستێکەوە دەیانهێنە دەرەوە. ئەوانەی کە فێرە مەلیان دەکەین هیچ تەمەنێک تا ئێستا بڵێ دیاریم نەکردوێت تەمەنێکن زۆر هەرچی دێ من نەمگوتوە نا وەکو خێرخوازێک نەک بڵێ لە ڕووی مادی و لە هیچ ڕێگەوە نا وەکو خێرخوازی ئەو کارە دەکەم ڕۆژانە ینی تا ئێستا نەمتوانێ بڵێ بە کەس بڵێم فێرت ناکەم زۆریشم فێر کردوێت نزیکی بۆ 150 کەسم فێرە مەلە کردووە لێرە. لەگەڵ هەڵکشانی تەمەنی ماوەی زیاتر لە 50 ساڵە ڕێگەی دوکانێک دەپێوێت کە بژێوی ژیانی پێدابین کردووە بۆتە شوێنی یادگاریەکانی. مام عەبدوڕەحمان ئێستا لەبەرەوەی کە تەمەنی بەسەرچۆ و تەندروستی وەکو جاران نییە تەنیا چەند کاتژمێرێک لە دوکانەکەی لە بازاڕێکی قەیسەری شاری سلێمانیدا کار دەکات.
ناوم عەبدوڕەحمان محەممەد ڕەسوڵ خەڵکی گەڕێکی کانێسکانم کە تەسیسی سلێمانی بووە باو باپیرانی ئێمەش گەڕێکی کانێسکانیان تەسیس کردووە یعنی لێ بوون ئێساش هەر لەو گەڕەکەی لە 63 هاتوومەتە ئەم دوکانە پێشتری شارەزاییم هەیە هەلەقەی سەرەکە چونکە لەبەرەوە دوکانمان هەبووە لەبەر حەوزەکەی ئەم ناوبازاری پێڵن حەوزی ناوبازار یعنی ئەم خەیسەریە کارەبایی نەبوو هەمووی تاریک بوو دوکانەکان هەمووی لە پێشەوە بوو ئەچوویشمان لە بەغاهێنا بە قەرز بە کۆمپیالە بە نەخت بە هەر شێوەیە ئەوانی ئێمەش پارەکەمان لێرە لە باڵ بۆ دەفعکردن و ئەمان نادەوە بۆ بەغایەکە پێشەوەی بێمە ئێرە ژنم هەبووە خێزانم هەبووە مناڵم هەبووە بەس لەو کاتەوە هەر لەسەر ئەم دوکانە ژیام و ژێوی خۆم لەم دوکانە پیا کردووە ئیتر وردەوردە بە پێی پێشکەوتنەکە بژێوی ژیانیشمان بەرەو پێش چووە ئەنجا مەسەلەی خۆشی لەم خەیسەریە مەسەن دایمە لەگەڵ دراوسەکانە تێکەڵاییمان بووە دراوسەی ئێستانە دراوسەی پێشووتر هەمووشە عایلەیمان بووە جەژنان سەردانی یەکتریمان کردووە سەفەر و سەیرانمان بەیەکەوە کردووە ئاوە توانای ئیشکردنم نەماوە بەیانی ئەم تۆزێک بە پێ ماڵەکەمان لای فلکەی دەسەکەیە نیوەڕوان ناتوانم بە تەکسی ئەڕۆمەوە خۆشم سیارەم هەیە لە ماڵەوە توانم سیارە لێ خوڕم لە ناوچەی کانیوەنەوشەی سەر بە قەزای پێنجوێن کێڵگەیەکی بەخێوکردنی ئالەشیش هەیە کە ساڵانە زیاتر لە 2000 ئالەشیش بەخێو دەکات و ڕەوانەی بازاڕەکانی هەرێمی کوردستانی دەکات بەخێوکاری ئالەشیشەکەش دەڵێت ئەگەر بتوانێت پرۆژە بە بەرهەمەکانی بدات و هاوکاری بکرێت بەرهەمی زیاتریشیان دەبێت ئالەشیش کۆشتەکەی زۆر خۆشە بە تایبەتی لە وەرزی سەرمادا کێڵگەی قەلەماندا ناوە لێرەوە دووسکەی کەی لە ئێرانەوە هێنین دووسکەیە کۆلەیە لە ئێرانەوە هێنێنی تر لێرە بەخێوەکەین هەروە خۆمان لە ناو قاعەتا تۆزە خۆگرە بەخێوەکەین ئێستێمە تقریبان 1000 قەلمانەیە یعنی بڕێکی خرتەی پارە ماوەتەوە ئەوەی تریشی هەر ئەم ساڵە هەل خۆی حەزی لە سەرمایە هەمیشە حەز دەکات جەوی سارد بێت جستان دای بنێ لەبەر لە دەرەوە بێت لەبەر ئەو بەفرای کێشەی نییە تەنانەت جستان لە جستانە ئەم قەڵەوە هەشت مانگێوە لە چکۆلەیەوە تاێ هەشت مانگێوە بتەوێ ئەو قەلا بۆ خواردن بێ و بخەیتە بازارەوە خۆی بە جملەکەی مەسەلەن بڵێ ئەوەندە نا بە دوکان هێن دوکانیان هەیە لە سلەیمانی یەک ئاوا 20 قەل و 10 قەل و 20 قەل و 30 قەلیان ئەیبەن ئیتر بە تاکی لە سلەیمانیەوە یەن لە پێنجێنەوە هەریان لێکڕن لە ناحیەی بامەڕنێ و لە سنووری قەزای ئامەدی لە ناو ڕز و باخەکانی ترێدا ساڵانە بە شێوازێکی خۆماڵی و بەڕێگەی کۆن دەست بە دروستکردنی مێوەش دەکرێت تەیبەت یەکێک لەو ژنانەیە کە لە ناو ڕزەکانی ترێدا دەست دەکات بە وشکردنەوەی ترێکان و دروستکردنی مێوەش ئەو دەڵێت بەم ڕێگەیە هەم مێوژەکە تەندروستە و هەم خۆماڵی و خۆشیشە.
ئەم خەڵکی بۆ مەڕنێنە نەخێ بۆ مەڕنێ ڕازێتریە مێژام چێتکەن ئەم بۆی زاتێنە بەر مێژێت خۆچێت تریە خۆچنن و ئەو زرکێت دگرن هەکو زرکە خۆماگێت حەفت ڕۆژام خۆ لێ دگرن پشتی حەفت ڕۆژام تین نانۆڤڕازی ئەم دۆنە سەر ئەم تریە خۆچن هەکومە تری چنی ئەم دێبەن ڤەنن دێویشیویشی تێهێڵنن و ئەی دێڤەنیت هەکومە ڤەنەوە دێ خۆ لێگیرین ئەزبعەکێ دێ بمەتەبە 4-5 ساڵە تریێمە هۆلێ هۆدە ئێدی نۆدە هەکومە خۆ لێگێر دێ چێ بیت دێ هێن کەی نەمێش مێژێت خۆلڤێری پەرەخینن چێکەی کەی نەگینی کۆ بەینەمە هەکومە بەرنەمۆڵ ئەم دێ بژێرن یا لاوژێگیرن یا بێخێر دێ دۆن نەوێری و vêca ava law em bene gumirkê em bene gumirkê em çêtke em bo evêdî û ya bexêr jî em dikene mencela bû duşavê ew jî faydeyê em jê dibînin. Bo xînê ew baş e, bo şerbetê ew baş e û ya dî jî eva zer jî bene dewleta bene evêdî tirî zî pîçit bît. Heke mêj bît mêj saleka dî jî xwe digirît. Heke law çêken û paqij çêken xirab nabît. Eva reş bêy zeyt lê de zirkê de çunkî ew bo şerbetê da duh gel nebît. Eva zer lazim zeytê bikenî. Heke zeytê nekenê dê xirab. Wekî bêmete mirovî zirk heft rojekê re avê bermilî dê belgê heye evê diyê çilî. Çilî tu zanî mane. Dê wî belgê çilî dê înen kene tê da belgê çilî zerd bît. Rengê wî zerd bît. Wekû zer bû ev zirka te çê bû. Wekî dî jî dê înî paşî vêca sibehê mesele dê hê kuçkê xwe danî û mencelka xwe danî û zirka xwe keyê û zeyta xwe dê keye nav û lê tiriyê xwe lê dey berdewam dê venî. Hekî me çê dikir heft roja me xwe lê dikir em tatin me mêjiyet xwe radkirin me dibire. وەستافرۆتی پاسکیلچی کەسێکی دیار و ناسراوی شاری کەرکووکە کەم کەس هەیە کە نەیناسێت ئەو زیاتر لە نیو سەدەیە لەو شوێنە کە گەرەکی شۆرجەیە کاری دروستکردنەوە و چاکردنەوەی پاسکیل دەکات و ئیتر گەورە و بچووکی و شارە کە پاسکیل لێ دەخڕن لەگەڵەوە پاسکیلەکانیان چاک کردووە ئەوە لەگەڵەوەی کە گۆڕانکاریش بەسەر ڕوخساری داهاتووە بەڵام شوێنەکەی نەگۆڕیوە و هەر لەو گەڕەکە بەردەوامی بە پیشەکەی دەدات. من لە ساڵی 1955 خەریک پاسکیلم هەتا ئیسا ئەوە سرم گەشتی سپی بی تااقەتم نەما هیچ بکەم نا ئیشێ نەکات چی بکەم هاوڕێ من گەشتی نەما جاران پاسکیلمان ئیسا بازار ئەوەنەی لاتە پاسکیل ئەم سکرا بۆ ئەمانە تێرنم هەینەکان جاران پاسکیل هەمبەر هەبوو ڕۆژ هەبوو دینارێ 2 دینار ئیشت بکردایە ئەتوت پاشایە کاتێ منات شۆرجە پاسکیل بڕوا ناکەم 5 سیارە لە شۆرجە هەبێ گشتە پاسکیل ئێمە هەمبەر هەبوو فلێبس هەبوو ڕۆژ هەبوو دەنگلایت هەبوو ئێمە ئەوانەمانە چەند بە 3 دینار 4 دینار 4 پاسکیلمە بۆم داوە کرێ ڕۆژی بە پەنجاییە تقریبان 4-5 پاسکیل چ بوو ئەول حەسەن هەبوو مامەجید هەبوو خۆ ئاپیکا محمود پاسکیل چێ بوو هەبوو خۆ ئاپیکاویش مرد ئێسەی جەبار هەبوو سەیستار هەبوو 4-5 پاسکیل چ بیمان ئەیسە کوانێ هەلە بەتاوارە ئیشەکەی بە مەسوفەکە ناگەیت گت شتێکیان گران کردە ناتوانین ئێستا ناتوانین بچی شتێکی بسێنی لە شوێنێ بێنی لە هەولێر ئەمە گومرک لێسێنن خوڕەکەنە سەد تاوە بای 100,000 بێ 200 لێسێنن ئێسترەوەیە بەخۆ ئەوە حاڵەکەی پاسکیل دێنم بۆ لای ئەم زەلامە کای بینم یعنی ئیشی پاکە یعنی گوێ نادا بە پارەی زیاد و کەم گوێ بەس بە شەرەکە بەڕێخات یعنی تەبیعەتیشی زۆر خۆشە گرژ نییە دەکتەس تووڕە نابێت ئەمە یەک دوایی مەزنن
کەمن لە شەستەکانەوە زەمان هەمبەر و فلێبس و ئەمانە هاتم بۆ لای. هەمبەر هەبوو، ڕۆژ هەبوو، فلێبس هەبوو، دەنگلایت هەبوو، سینی هەبوو، سینیە قەدیمەکان سش خۆم سینیەک مێوەتانە مستەمەر 25 ساڵە لامە ئەوە تا ئیسش بە دوو پاسی نایدەم ئەوەنە های من. یەکێک لە نەریتەکانی کوردانی زیدی لە شنگال دروستکردنی نانێ دەنگا شەڤەیە. چیرۆکی ئەم نانە بۆ کاتا گەڕێتەوە لە ساڵی 1898 کاتێک کە بە فەرمانی وەهبی پاشا هێرش دەکرێتە سەر شنگال ژمارەیەک لەو بنەماڵانە شنگال بەجێ دەهێڵن و دەچنە ڕۆژاوای کوردستان. ماڵباتی ئیسا بەرەکاتی شێکێک لەو ماڵباتانن کە ئاوارەی ڕۆژاوای کوردستان دەبن و لەوێ لەگەڵ بنەماڵەیەکی مسلمان بە ناوی محەممەد ئەمین پەیوەندێکی باش دروست دەکەن. لەو کاتەوە لە دوای تێپەڕینی 120 ساڵ بەسەر ڕووداوە ئێستاش وەکو خێر نانی دەنگا شەوێ دروست دەکەن و هەموو کاتێک لە کاتی خۆیدا بەسەر بنەماڵەکان لە شنگال بڵاوی دەکەنەوە. سبهيرات بن سيها فيرد قنجة مستري وبشتي مستريا ملسين خدا هر سيها فيرد خد كنا نانا وبسدي سالم بيناني تشدين خيرا نافي خدي خيرا شيخ من جو وقت بابو قال دخل كي بلنغازو شنگي بيناني تشد وش فرماني ده مچن نكريا يسال خاطرا نافي خدي وشيخ من مگو منانا كي بلنغازا ديسا چيكن مگو کج مهاتم نا ترکی اگه شب خلوت باش نیوانی مغلوبینی بشه بده تخالی کردنی بالشقا شوری زیبی رقینه بینش کودانه منت کمره آیلا 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 دلال ساعتوني وكي تاناني ما سهرت بي باشي متقلبينن بشتي ما قلبان دیسا سهرت به امتینت کنا جفنا که 5 کیلو رونی به زوهنگه و بردن سر و گوشت سد دبی حامل سرت کن و بنا بر میوانا اوش قرا قطت کن الویدر بالچادری من جاره بریا ماجری لوا بربنا او سيكون الخيمة ابن بريا خوياتك نكون بني كون عيسى يوسف او بزمام منا ما نكون نابي كون زور تمر باشا من الباب حتى خذ النباب ابنا ما نكون نابي 120 سال بونا مشيتكن ايرو مدست بيكر او 3 سالا ماشي نگرو ايرو مدست بيكر مباني في خوش خو كديا گوندي خو كديا مروف خو كديا مباني خەرکێکی غەریب هەیە ئەدوێ بینانی ببینن ئەوژی وان گۆمە هەون داخوازەمە بکەن ئەوژی وێ ئێن بینێن و ئیشەڵا ئەمێت بەردەوام بن و ئیشەڵا ئەمێ هەتام کارن ئەمێ بینانی دن و ئەڤنان نانێکی تاریخیە و ئەم نکاری بینانی بتەریکینن
لە گوندی چنارنەی سەر بە ناحیەی بنگرد جوتیارێک بەڕواندنی گوڵی جۆرا و جۆر لە دەوروبەری شوێنی بەخێوکردنی هەنگەکانی هەنگوێنی سروشتی بەرهەم دەهێنێت. ئەو دەڵێت خەڵکی ئێستا تەندروستی خۆیانیان خۆشەوێت و پێیان باشە کە هەنگوێنەکە تەواو سروشتی بێت بۆی ئەوانیش لە کارەکەیان بەردەوام بن. تەمانەوە دیارە مێژگە بەخێو دەکەین ئەم گوڵگوڵزارە بۆی دەچێنم ئێستا وەختی هەڵاڵیش نەماوە هەڵاڵە ئەوەی هەنگاوان بێ دەزانێ ئێستا وەختی هەڵاڵش نەما بەس ئەلم هانە هەڵاڵی دەبا ئێستا بەیانیان دەوێت سەعات 6 5 جوونی و لەسەری دەنیشە بەزم دەمانە ئیش ناکام مێژەم دەمانە دەکەوێ ئیش دەکات سەعات ێژە تاوێ دەکەوێت دوای دەچێت ئەم گوڵم بۆیە بۆ چاندوو ئەوە تا لە دوای خۆمانەوەیە بتوانم بیدەمە هەموو کەس بە گرێنتی بۆی نەتوان دەست بۆ شەکر بەرم لە باتی ئەوەی شەکری دێنێ ئەم گوڵە جوانە ئەم سروشتم بۆ بەکارەنا و لێرەش بۆی لە ناو باغدام ناوە هێندشکەمە ئەوشە لە ناو باغن ئەمە ئەوش هەمان بەرنامە بەس ئەمە لە پەناماڵی ئەمە نزیکترە بۆمان ئەم شتە جوانە بیرۆکە جوانە بۆی بەکارەناوە لە بەخاتی سروشتەکە لە بەخاتی جوانەکەی و هەنجوونەکەم چاک بێ مەزبوط بێ لە هەموو شوێنەی ڕنگدانەوەی بێ و بتوانم بە خەڵک بڵێم بەڵێ شتێکی جوانمان بەدەستێناوە شتێکی جوانمە بەکارێناوە ئەمە هەنجوونەکەیە ئەگە دەرمان کرد چی لێ دەکەین بە هەمووی 10 دقە 20 دقە ناگرێ ناڵین وەکو کولێرەی گەرمی سەر تەنور یەکسەر دێنی چی لێ دەکەین ئێمە بە چەقۆ دەریەکەین ئەو چاوانە ئەوەی بەتاڵە دەیبڕین لای دەدەین بۆ شتەکانمان جوان بێ سروشتی و خان و بخت دەرچێ دەیخێنە ناو ئەم کاسەوە وەک ئەمە چۆن تەرتیب کراوەمان لێ کردووە بە جوانی هەمان شت ئەمەش ئاوا بە تەرتیب بە خاوێن دەکەین ئەمە خۆماڵیە 100% سروشتیە ئەوە بەو دەستورە هەنجوینەکە لێ دەکەینەوە ئەوە خاوێن دەکەین دەخێنە ناو ئەو کاسەوە کیلۆ جاران 2 کیلۆ 3 کیلۆ 4 کیلۆ تا 10 کیلۆ بە یەکەوە داماندەنا بەس لەبەرەوەی ئێستا باری ئابووری تۆزێ نزمە خەڵک کیلۆ دەیەوێ کاکەوەنگوین خۆماڵیە تەبیعیە ینی بێمنەتە خەڵک لە شتی چاک دەگەڕێ خەڵک پارەی چاکی پێدەدا بەس بۆی هەنگوینەکە باش بێ لە ڕووی ئەوەشەوە بڵێن خۆماڵی و شەکر دیارە ئەوەی بڵێن هەنگوین کرد بە کابرا دەیکرێت خۆماڵی و شەکر زۆر بە زۆر شتی لێک زیاد دەکرێتەوە هەم بە ئاگری لێک زیاد دەکرێتەوە هەم بە ناومجەمیدەی لێک زیاد دەکرێتەوە بەو شتانە جا زۆر بەشتی بە تاقی دەکرێتەوە دەناو ئاوی دەکەن هەر ناو ئاوەکەی بە تاقی دەکەنەوە ناو ڕاوە بڵێن بە داچۆڕان و شتوای بە تاقی دەکەنەوە. هاتینە کۆتایی ئەمەڵقەیەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.